حیزب و لایەنە کوردیەکانی کەرکووک کە بە لیستی جا بەشداری هەڵبژاردن دەکەن پلان بۆ وەلانانی ناکۆکیان نەوخۆیەکان تا دوای هەڵبژاردن دادەنێن و دەیانەوێت ڕکابەری عەرەب و تورکمان بکەن. گرنگە بەشی هەڵبژاردننی حیزبەکان یان لایەنە یاساییەکان بە تایبەتی لەو ناوچانەی کە پیلانێکەیە لە بەخۆتان نەزانن دەسەڵاتی ئەمنی و یان هەندێک کەم و کوڕی داری هەیە گرنگە هەموو حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان چاوی خۆیان بکەنەوە لەو شوێنانەی کە بەرنامەیان هەیە تەزویرات بکەن بەوەی هەر خروقاتێکیان بینی بە پێی یاسا شکات بکەن. حیزبە کوردیەکان ترسیان لە تەزویراتی زۆریش هەیە بەتایبەت لە سنووری قەزای حەویجەی ڕۆژاوای کەرکووک بۆیە دەیانەوێت پێکەوە بەرەنگاری تەزویر و خروقاتەکان ببنەوە. ئێمە هەوڵدەین کە زۆرترین دەنگدەر بچێتە سەر سندوق دەنگدان و دەنگ بە لایەنە کوردیەکان بدەوە. ئێمە هەوڵی جدی ئەدەین کە لە کەرکووک کورد پێگەی و سەنگی خۆی لەدەست نەدا. لە ئەنجامدا کەرکووک کوردانە و کەرکووکیانە بێ ماڵە بکەین هەموو لایەن سیاسیەکان هاوکاری یەکترین بۆ ئەوەی دەین کورد نەفەوتێ و ئەو شوێنانەی کە بە باشووری کەرکووکە زیاتر عەرەبنشین و بەتایبەتی حەویجە کە پتاقەیەکی زۆریان بۆ کراوە چاودێری سیاسی زیاتردان دەین و لە ڕووی یاسایی بەشی هەڵبژاردننی حیزبە کوردستانیەکان بتوانن ڕێگری بگرن لە تەزویردا. بەدڵنیاییەوە گرنگە ئێمە بۆ کووتمان لە سلێمانی لە هەولێر لە دهۆک چیەکرێ لە نەتیجە ئەو کورسیانە بۆ کووردە بەڵام لێرە لە بەردەم تەحەدایەکی گەورەیە ئەگەر هەر نیگەرانیەک لای کۆمەڵانی خەڵکی کەرکووک کە خەڵک بەشداری پرۆسەکە نەکات لە نەتیجە دەنجی کورد لەم شارەکەمە بێتەوە. ئێمە هەموو حیزبەکان بەڵێنی ئەوەمان داوە کە کەرکووکیانە کوردانە کار بکەین و هیوادارم هەموو لایەنەکان پامبەند بن و بە معنایەوە نییە بڵێم کەس بێکەم و گوڕی نییە بەڵام هەوڵ بدەین ئەم ماوەیە کەرکووکیانە و کوردانە کار بکەین بۆ بانگشەی هەڵبژاردن. دەنگدەری کوردیش تا ڕادەیەک لە ئەنجامدانی هەڵبژاردن لە ژێر کۆنتڕۆڵی هێزە شیعیەکاندا نائومێدە و پێیان وایە لە کاتی هەڵبژاردندا دەبێت پێشمەرگە ببرێتە شارەکەیان. وەڵی لەسەر هەڵبژاردن نەگەر بێت و پێشمەرگە نەکرێتەوە زۆر تاسیری زۆر خراپێت لەسەر ئایندەی انتخابات لە کەرکووک. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کورد لە کەرکووک دەسەڵاتدار بووە و لەلایەن عەرەب و تورکمانەوە بە پێشێلکاری تۆمەتبار کراوە. بەڵام ئەم جارە کورد دەترسێت لە غیابی دەسەڵاتەکەیدا پێشێلکاری بۆ لاوازکردنی پێگەی لە کەرکووک ئەنجام بدرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.